داواکاریمان ئەوەیە لە خەڵکی خێرخوازی کوردستان بەڕاستی وەروەها خەڵکی ناوچەکەمان کەوا بێن بەشداری بکەن لە دروستکردنی ئەو مزگەوتە بەڕاستی لەبەرەوەی خێرێکی زۆر گەورەیە نزیکەی 4 مانگ دەبێتن ئەو گوندە بێ مزگەوتە بەڕاستی زۆر کارەساتێکی گەورەیە لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە ناوچەیەک بێ گوندێک بێ مزگەوت بێ گەڕەکێک یان گوندێک بێ مزگەوت بێ بەڕاستی زۆر خراپە لەبەرەوەی مزگەوت زۆر گرنگە لۆ تەبایی و برایەتی و یەکڕێزی لە نێوان موسڵمانە دروستکردنی مزگەوت یەکێکە لەو کارانەی کەوا لە دوای مردنیش خوای تەعالی خێر و ئەجر و پاداشمان دەنووسی ئەوە تا دەفەرموو ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث دەفەرموو پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام هەر کاتێک مسلمانێک مرد ئەوە دەفتەری ئەعمالی قەپات دەبیتن لە دوای مردنی ئیلا سێشتی لۆ دەمێنێتەوە یەک لەوانە سەدەقەی جاریەیە سەدەقەی جاریە واتە خێری بەردەوام لە دوای مردنیش ئەو کەسەی کە بەشداری دەکرد لە دروستکردنی مزگەوت خێری بەردەوامی دەگەشتێ و هەمیشە هەموو کاتە خێری لۆ دەنووسرێ هەر کەسێک لەناو ئەو مزگەوتە کارێکی خێر ئەنجام بدە بۆ نمونە نوێژ دەکا سەڵاواتێک لێ دەدا زیکرێک دەکاتن ئەوە خێری لۆ ئەو کەسەش دەچیتەوە کەوا بەشداری کردێ لە دروستکردنی ئەو مزگەوتە